تعریب و دەست بە سەرداگرتنی زەیوزار و هەروەها خانوو و ماڵی هاوڵاتیانی کورد لە کەرکووک و دەوروبەری بەردەوام مامەوای کردووە تر هاوڵاتیان دەنگیان بەرز بێتەوە بارودۆخەکە نائاساییە سەبارەت بەو کێشانەی کە لە ئەو گوندە لە گوندی ئەلەغێر لە سنووری پارێزگای کەرکووک ڕووی داوە من میوانێکی بەڕێزم لەگەڵا فاتح ڕەمەزان گوندنشین و خاوەن زەویزار لە گوندی ئەلەغێر ساتۆتە سەودای کوردستان 24 لەگەڵمە زۆر بەخێر بێ بۆچی و عەرەبە هاوردانە پەلاماری مڵک و ماڵی هاوڵاتیانی کورد دەدەن ئەو زەویانە بە بەڵگەوەهی ئێوەن ئەوان بۆ دێنداگیری دەکەن بەڵێ دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەوە بکەوە هێزی پێشبەرگەی کوردستان سەحبی کردەوە گەڕایەوە عەرەبە هاوردەکان دەستیان وەڵا بوو هاتن دەستیان کرد بە تعریبی منتیقەکە و داگیرکردن و بە مستەمسەکی ڕژێمی بەعس ئەو کات گرێبەستی حزبی بەعس دوای ئەوە خەڵکەکە ڕاستی دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر خەڵک لەوێ بێزار بوو حەزی بەوێ نەما یعنی بەڕاستی زۆر کارەسات دروست بوو ئێستاکانە عەرەبەکان بۆش ڕناوەستن هاتوونە ناو دیەکەش داگیرکەن یعنی بڕوا بکەم ڕەشیان داناوە لە دیواری داوە هەموو دیوارەکان ڕووخاوە یعنی خانەکان ئێوە بەچوی خۆتان ئەبینن چۆن وا هەمووی خەریکە گشتی لە ناوەچێ ئێمە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە حدودی 200 خانی بۆمان دروست کرد لەوێ ئێستاکانە 20 خانی و لەژێر خەریکە ئەکەوێ وا دیارە خۆ بەچوی خۆتان ئەبینن یعنی بەڕاستی ئەمە زۆر کارەساتە تعریبێکی زۆر گەورە بەڕێوەیە باشە کێ پاڵپشتی و عەرەبانە دەکات کە دێنە ئەوێ بەڵێ وا دیارە زراعی کەرکووکە و زراعی دووبز برین کشتتوکاڵی دووبزە ئەوان هاوکاریان ئەکەن مەساح دەکەن لە بەرژەوەندی عەرەبە ئێمە تەحەدا ئەەکەم چوار پیاوی معقول ناتوانێت بچێت داوای مەساح بکە داوا لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی دووبز بکات هەتا مەساح دەربکەن ڕوپێوی زەویەکان بکەن بۆ کورد نایکەن بەڵام ئەگە منداڵێکی عەرەب لە نێتەوەی عەرەب بڕوا لە سنوورەکە بە هەر شێوازی بێ ئاسانکاری بۆ ئەکەن و هەتا عەقدیشی بۆ نوێ باشە چەند خانوو تا ئێستا ڕوخێنراون چەند دۆنم زەوی دەستی بەسەر داگیراوە هەوڵ دەدرێت کە داگیر بکرێت حدودی تقریبا 10,000 دۆنم زەویە یعنی ئەو گوندەی ئێمە زۆر بەپیتە ئەو گوندەی ئێمە زەویەکی زۆری هەیە یعنی هەمووی داریوا خەریکە لەژێر داگیرکردنە یعنی بەڕاستی ئەمە کارەساتە ئەگە سەرکردایەتی سیاسی کورد یعنی هەوڵێک نەدا لە چارەسەرکردنی ئەم مۆزوعە بە دروستکردنی لێژنەکە لە بەغداوە بێت لە کەرکووک لەگە زراعی کەرکووک ئێمە ئەسڵەن احتراف بەهی دووبز ناکەین دووبز لە مەساڵحی کورد نییە بەڕاستی کارەسات لە منتیقەکە دروست بووە و کوردش هیچ شتێکی بەدەستەوە نەماوە یعنی خانەکان خەریکە هەموو ئەڕمێت هەموو ڕۆژێک ژن و پیاوێ لەوەیە کاک فەتاح لەوەیە گوندنشینە ناو گوندەکەیە ماڵێکە ژن و پیاوێکن یعنی هەموو ڕۆژی عەرەب ئەچێتە جانێ هێقیان ئەگرێت و داوای زەوی ئەکات و ئەمە هی منە و ئەوە هی منە و نەبووە لە ناو حرەمی دێیە تو لە ناو حرەمی گوندەکەیە بێ گوندەکە داگیرکەیت و گوندەکە بڕمێنی باشە ئەو بەڵگانەی وەکو بەڵگەی یاسایی خاوەنداریەتی کوردی ڕەسەنی ئەو ناوچەیە بۆ زەویزار و ماڵەکانیان دەسەرمێنێت لە دەستی ئێوەدایە ئایا ڕێکاری یاساییتان لەو بارەوە نەگرتووەتە زۆر جار کردومانە زۆر ڕێکاری یاساییمان کردو بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە دەرئەنجامی نەبووە ئەوەتانی ئێمە مستەوسەکمان هەیە من هەموو بەڵێ ئەو بەڵگانەی ئەوەیەکەوە ئەم کابرا عەرەبە بە ناوی مەحموود تاها مەحموود مادەی 130 وەرگرتووە قەرەبووی وەرگرتووەتەوە تێگەی هاوکاری کراوە لەلایەن ئیداری کەرکووک بۆی بگەڕێتەوە جێ خۆی واز لەو ئەردانە بێنە بەڵام واز لە ئەردەکان ناهێنێ هەر ڕۆژی بە بیانوێک و هەر ڕۆژی بە گرێبەستێک دێت لە سنوورەکە داوای ئەردوبانی کورد ئەکات و غەدر لە کوردەکە کەواتەوە خەڵکی کە لە گوندەکان خانوەکانیان بڕۆ خێزەویەکانیان داگیر بکرێ بۆ کێ بڕۆن بۆ چۆ بڕن تەواو لا حەولە ولا تەواو هیچ چارێکیان نییە بۆ هیچ ڕێگەیەکتان نەگرتووەتە بەر ڕێگای یاسایی هیچ سوودێکی نییە خۆپیشاندان و گرتوونەوە خۆپیشاندانمان کردووە دوێنێ پێرە خۆپیشاندانی کۆمەڵێک ئێمە ناڕەزاییمان دەربڕی کۆمەڵی ناو گوندەکە کۆ بووینەوە بەڵام مەساحیان هێنا و ڕوپێوی دیەکەیان کرد و هەتا ناو دیەکەشیان داگیر کرد بۆ خۆیان و ئەمە چییە لە بەرژەوەندی نەتەوەی کابرایەکی عەرەب و تەواو باشە نەتانویست و لەگەڵ پارێزگاری کەرکووک قسە بکەنەوەی کە ئێستا پۆستەکە لە دەست کوردایە بۆی کە بتوانێت شتێک بۆم خەڵکە بکات یا جارێکی دیکە بارودۆخەکە و پێشووتر ناسایی دەمێنێتەوە وەڵا هیوادارین ئێمە هیواداری چیمانەوە هیوادارین پارێزگای کەرکووک کە کووردا لە نەتەوەی کووردا هاوکاریمان بکات دیارە ئێمە شتەکان قانونیە شتی یاساییمان هەیە ئێمە شتی ئەوەمان نییە گرێبەستێکی تەزویر بێنین بە گرێبەستی تەزویر بێن ئاردوبانی خەڵک داگیرکەین ئێمە داوا ئەەکەین لە سەرکردایەتی سیاسی کورد لژنەیەکمان بۆ دروستکە لە بەغداوە لژنەکە بێت بابێن تەماشای ناو گوندەکە بکەن بزان ئایا گوندەکە چی بەسەر هاتووە فەرم و گوندەکەی ئێمە دوورە دەستشە گوندی ئێمە گوندی ئەلەغێر دوورە دەستە بەڵام گوندێکە زۆر بە پیت و بەرەکەتە تقریبا حدودی 10,000 دۆنم زەوی فەلاحەکان چی بکەن کە تو فەلاح زەویزاری لێ داگیر کرا بچێتەوە بۆ چۆ هەر ئەوە نەماوە ئێمە
پەنجەمۆر بۆ عەرەبی هاوردە بکەین بڵێن کاکە فەرموو ئەوە گوندەکەی ئێمە باشە چەند بنەماڵە لەو گوندە بوون ئێستا چەندی ماون چەندی چۆڵی کردووە 4-5 بنەماڵە لەو گوندە بوونە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر خەڵک لەوێ نەماوە و هەمووی گەڕاوەتەوە شارەکانی هەرێمی کوردستان وەکو سلێمانی و هەولێر و دووەکو ئەوانە. باشە ئەوانەی کە دێن خانووی کورد لەوێ دەڕوخێنن چۆن ئەم کارە دەکەن کێ پاڵپشتیان دەکات کێ دێت لەگەڵ یانە و کەرەستە و ئامێرانە دێت ئەو ئامێرانە نازانم احتیمالە بەدەست کرابێ احتیمالە بەدەست بەرەوە بوو بێ نازانم بەڵام مڕەشەیانش داناوە ئەو مڕەشانەش خۆت ئەزانی ئاو تەسیر لە هەموو شتێکە کابرێداتەوە ئەو خانیانە خۆیان یعنی بەو شێوەیە دروست دەکراوە. کەواتە بەردەوامی ئەم دۆخە کە ئێستا لە گوندەکانی دەوروبەری کەرکووک ئەو تعریب و ئەو ڕاوەدونانی خەڵکی کورد لەو ناوچەیە هەیە کێ لێ بەرپرسیارە ئێوە سکاڵای یاسایی خۆتان لای کێ کردووە حکوومەتی عێراق بۆچی بەدەم داواکاریەکانتانەوە نایێت؟ وەڵڵای حکوومەتی عێراق بەدەم داواکاری کوردەوە نایە خۆت نازانی ئێستاکانە لەم کاتەیە بارودۆخی ئێمە تۆزێ خراپە بە تایبەتی کوردی منتیقە ئێمەش داواکاری لە بەڕاستی داواکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسعود بارزانی بێتە سەر خەت بڕیارێک دەربکە لە بەرژەوەندی گوندی عەلەغێر بێت چونکە نابێت و هەموو ڕۆژێ بێن ناو دیەکە بکەن ژن و پیاوی لەوێ دوو مریشک بەخێو ئەکەن ناو ئەو گوندا یعنی لیان ناگەڕێن بەڕاستی ئەگە ئەڕۆی نییە وەڵڵاهی دوێنێ کە من کەسێکم لەگە خۆم بردووە تەماشای خانەکەی خۆی کردووە گریاوە بووی یعنی ئەمە ئەوها زوڵم کەواتە ئێستا بژێوی ژیانیش کە لەسەر و زەویزارە بۆ ئێستا نەماوە خەڵکە چۆنەژین نەماوە بە وەک پێویست نییە وەک پێویست نییە تو کە نتوانیت ئازاری لێداگیر بکرێ نتوانانی بچۆرۆن ناو گوندەکەی خۆت نتوانانی زەویزاری خۆت بچێڵی بە جوانی وەکو فەلاحێکی باش چی بکەیت هیچ شتێکت پێ ناکرێت. باشە هیوادارم کە کێشەکانتان چارەسەر بێت زۆر سپاس بەڕێز فاتح ڕەمەزان گوندنشین و خاوەن زەویزار لە گوندی عەلەغێر کە هاتی میوانی کوردستان 24 زۆر سپاس بۆ کەنال 24.